کەتان باش هاوڕێیان بەخێر بێنسە سەر و سەرچاوان بەخێر بێن بۆ لایفی ئەم شەو دووشەمە 15 جوون ڕۆژێکی تایبەت سەرەتای حەوتو و سەرەتای قۆناغێکی دیکە لە ململانەکانی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا. بەڵێ لەگەڵ یەکتر دەبینەوە، هاوڕێیان کۆ ببنەوە، شتێکیشمان بۆ بنووسن، سڵاوێک مەرحەبایەک سەبارەت بە دەنگ و ڕەنگ، هەرچەندە وابزانم ئەو دەنگ و ڕەنگە زۆر پێویست ناکە، چونکە ئەگەر شتێکی تایبەت ڕوونەدا کێشەمان بۆ دروست ناوێ. بەڵێ بەخێر بێن سەر و سەر چاوم، هەر بژین هەر بژین هەر بژین هەر بژین. کاک شەریفزاد دلێر کەریم زۆر باشە، بەخێر بێ سەر و سەر چاوم. هەمووتان بەخێر بێن سەر و سەر چاوان، هەر بژین. کاتێکی خۆشتان بۆ دەخوازم. ئەوانەی لەسەر فێسبوک و ئیکس تەماشامان دەکەن تکایە دوای ماوەیەکی دیکە وەرنە سەر کەناڵی یوتوب، لەوێوە پەخشەکە بەردەوام دەبێ. پەخشێکی پوختان پێشکەش دەکەین دەربارەی ئەوەی کە ڕوویدا. بەڵێ بەخێر بە سەر و سەر چاوم. هاوڕێیانی سەر فێسبوک تکایە وەرنە سەر کەناڵی یوتوب. لەسەر فێسبوک ئەمە نامینێ، هەواڵین سەر فێسبووکە ئێکو لەسەر فێسبووکە لە مەدەناڕن لە کەرەمە خۆوەرن سەر کەناڵی یوتوبێ. لەسەر کەناڵە یوتوب بنویسن هیوا خۆشنە و کارێکی زەحمەت نینە و کەناڵ سوبسکرایب بکەن، بە کورمانجی ئابۆنە بکەن. ئابۆنە لێ نە بە معنایە پارەیە ها باشە دەی لەوێ دەرێ وەرنمە بشۆپینن. باشە سەر و سەر چاوم بەخێر بێن، بەخێر بێ سەر و سەر چاوم هاوڕێیانی هێژە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران بەیانی ئەمڕۆ گەیشتنە ڕێکەوتنێکی سەرەتایی بۆ درێژکردنەوەی ئاگربەست بۆ ماوەی 6 ڕۆژ و کردنەوەی گەڕووی هورموز. کەواتە چی ڕوویدا؟ 6 ڕۆژ ئاگربەست درێژکرایەوە. ئەوەی ئێستاکە هەتاوەکو ئێستا هەبوو لە ڕاستیدا نە ئاگربەست بوو و نا ڕێکەوتنیش بوو. ئەوەی هەتاوەکو ئێستا هەبوو شەڕ بوو، شەڕ بەردەوامی دەکرد، بەڵام بە شێوەیەکی زۆر لاواز لە خاڵی زۆر لاواز. ئەگەری شەقێکم لە بدەیت دوو شەقت لێ دەدەمەوە، ئەگەر شەقێکم لە بدەیت شەقێکت لێ دەدەمەوە. هەر ئەوەندە بوو. هەردوو لە بێهێز ببوون، هەردوو لە نیان دەتوانی لەمە زیاتر بڕۆن و هەردوو لاشیان کارتیان لە بەرامبەر یەکتر بەکاردێنان، بە تایبەتی کارتی گەورە گەڕووی هورموز بوو. ئێران ئابلۆقەی خستە سەر گەروی هورموز، کەواتە ئابلۆقەی خستە سەر بازاڕی جیهانی بۆ وزە، کەواتە ئابلۆقەی خستە سەر ئەو وڵاتانێک کە هاوپەیمانی ئەمریکان و بە ناڕاستەخۆ هاوپەیمانی ئیسرائیلن. ئەمریکاش لە بەرامبەر ئەوەدا لە دەوروبەری گەرووی هورموزدا جۆرە ئابلۆقەیەکی خستە سەر ئێران، نەیدەهێشت کەشتیە ئێرانیەکان لە بەندەرەکان بێنە دەرەوە. شەهباز شەریف سەرۆکوەزیرانی پاکستان بە کۆمەڵی نیشتیمانی لە ئیسلام ئابادی ڕاگەیاند دوای 3 مانگ و 16 ڕۆژ لە تاقیکردنەوەی بێ وچان و بێ وێنەدا ڕاگررتنی دەست بەجێ و هەمیشە ئۆپەراسیۆنە سەربازیەکان لە هەموو بەرەکاندا، لەوانە ئێران، ئەمریکا و لوبنان ڕاگەیەنرا. واژۆکردنەکە بۆ ڕۆژی هەینی لە سویسرا دیاریکراوە. JD Vance جێگری سەرۆکی ئەمریکا دەڵێت پیلانێکی هەیە، ئامادە بێ، وە لە هەمان کاتدا بە دووری نەزانی کە ترامپیش ئامادە بێ. ترامپ لە پۆستێکیدا لە تۆری کۆمەڵایەتی تروس سۆشیالدا ڕێککەوتنەکەی ڕاگەیاند و وتی ڕێککەوتنەکە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئێستا تەواو بووە، پیرۆزبایی لە هەمووان دەکەم. من بەمەشەوە بە تەواوی ڕێگە بەکردنەوەی بە خۆڕایی گەرووی هورموز دەدەم، هاوکات لەگەڵ ئەمەشدا فەرمان بەلادانی دەست بەجێی گەمارۆی دەریایی ویلایەتە یەکگرتووەکان دەدەم، کەشتیەکانی جیهان بە بزوێنەرەکانیان مانتۆڕەکانیان داگیرسێن و با نەوت بڕژێنن. ترامپ ڕۆژی دووشەمە بانگەشەی ئەوەی کرد کە کەشتیەکان پێشتر دەستیان بە جوڵە کردووە و بەناو گەرووی هورموزدا لە تروش
سۆسیالدا نووسیوێتی کە شتێکان دەستکە بە جوولە کردەوە زۆربیان بارکراون بە نەوت و لە گەڕووی هورموز دێنە دەرەوە و ئێستاکە نەوت بەنەو جادەکانی جیهاندا دەڕژێن و بەرەو باشوور دەڕۆن کە بە تەواوەتی سەلامەتە پارێزراوە و پاکە بڕۆن نەوت بارکەن بڕۆن نەوت بارکەن. ئەمە وەکو بڵێ تەماتە فرۆشێکە لە جادە لێدوان ئەدا بەڕاستی هەموو شتێک لە ڕوانگەی بازرگانی لە بۆ ئەوەی لە بورسەی جیهانی چەند دۆلارێک دابەزێنێ ئەو بەزمە دەکات لە ڕاستیدا بەو شێوەیەش نییە. هەر هیچ نەبێ هەتاوەکو ئێستا مەسەلەی سەلامەتی ئەو کەشتیانە هەیە، مەسلەی مین ڕێژکردن هەیە و کۆمەڵێک باسی دیکە هەنە کە من لە دواییدا باسییان دەکەم. یەک لەوانە ئەگەر باسن نەکرد بەپەلە ببیرم بێننەوە یان ژۆکو پرسیار بنووسن ئێران لە داهاتوودا چۆن دەڕوانێتە گەڕووی هورموز کە تران دەڵێ بەلاش نییە، بەڵام ئەوەی ئێرانیش دەڵێ زیادە ڕۆیە. من لەوێ بازگەیەک دادەنێم و هەرچی هات و پارەی لێوەردەگرم ئەو هاش نییە، بەڵکو فۆرمیلەیەکی تایبەتە کە ئێران بەنیاز نییە بە ئاسانی وازی لێبێنی. تکایە من شڕۆڤەی تایبەتم دەبێت لەسەر ئەم خاڵە. هەروەها کازم غەریب ئابادی جێگری وەزیری دەرەوەی ئێران ڕێککەوتنەکەی لە تەلەڤیزیۆنی دەوڵەت پشتڕاست کردەوە، بەڵام وتی جێبەجێکردنی تا ڕۆژی واژۆکردنی هەینی دەست پێ ناکات. کەواتە ئەوەی ترام دەڵێت درێە کە شتێکان بەڕێکەوتن، جێبەجێکردنی ئەڵێ هەتا ڕۆژی واژۆکردنەکەی دەست پێ ناکات، چونکە کەس باوەڕ بە دۆناڵد ترامپ ناکات. لە کاتێکدا تەلەڤیزیۆنی دەوڵەتی ئێران لە زاری ئەنجومەنی باڵای نیشتیمانیەوە گواستەوە کە جەنگ دەست بەجێ و بە هەمیشەیی لە ئەم شەوە کۆتایی دێت و گەماڕۆی دەریایی ئەمریکا دەست بەجێ و بە تەواوی هەڵدەگیرێت. ئەم یاداشنامەی لێک تێگەیشتنە ڕوبەڕووی بربەستی بەرچاو دەبێتەوە. تەنها 6 ڕۆژ مۆڵەت دەدات بۆ چارەسەرکردنی کۆگای یۆرانیۆمی پیتنراوی ئێران و بەرنامە ئەتۆمیەکەی، ئەو بابەتانەی کە ساڵانێکی خایاند بۆ دانوستاندن لە ڕێککەوتنەکەی ساڵی 2015دا. سەرکردایەتی E4 بریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا و ئیتالیا ڕۆژی یەکشەمە ڕایانگەیاند کە ئامادەن سزاکان لەسەر ئێران هەڵگرن بە مەرجێک هەنگاوی پشتڕاستکەرەوە بەرەو سنووردارکردنی بەرنامە ئەتۆمیەکەی. ئەمەش بەپێی ئاژانسی ڕۆیتەرس لە کاتێکدا پێشوازیان لە یاداشنامەی لێک تێگەیشتنی ئەمریکا و ئێران کرد. دەربارەی مەسەلەی بەرنامەی نوکلەریش قسەمان دەبێ، بەڵام تەماشاکەن لە ئەولەویاتەکانی ئەمریکادا لە ڕاستیدا بەتەنیا نوکلەر هەیە کە پێشتر ڕژێم چێنج بوو، دەبێ موشەکەکانی کورتکاتەوە، پێشتر شتێک نەبوو بەناوی گەڕووی هورموز. ئێستاکە گەڕووی هورموز یەک لە کارتە گەورەکانە. ئێران ئەڵێ دەبێ شەڕ لە لوبناان و لە ئێران ڕاوەستێ، گەماڕۆی ویانی سەربازانی ئەمریکی دەبێ پاشە کشێ بکەن، سواری کەشتەکان ببن و بچنە ماڵەوە. ئینجا من گەڕووی هورموز دەکەمەوە. و لوبناان لە ڕێککەوتنەکەدا جێگیر کراوە، هەردوو لا ئێستاکە تاکیدیان لەسەرەوە کردیتەوە، بەڵام ئیسرائیل هەتاوەکو ئێستا بەردەوامە لەسەر دژایەتی کردنی. ئیسماعیل بەقایی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕۆژی دووشەمە دووپاتی کردەوە کە لوبناان بەشێکی گرنگە لە یاداشنامەی لێک تێگەیشتن لەگەڵ ئەمریکا. بەقایی بە ڕۆژنامە نووسانی ڕاگەیان ڕێزگرتن لە سەروەری و یەکپارچەی خاکی لوبناان بەشێکە لە ڕێککەوتنی کاتی لەگەڵ ئەمریکادا. جۆزێف عون سەرۆکی لوبناان پێشوازی لە ڕاگەیاندنی یاداشنامەی لێک تێگەیشتنی نێوان ئێران و ئەمریکا کرد و وتی بەبایەخەوە بەدەوە داچوونی بۆ کردووە و ڕێککەوتنەکە پابند بوون بە ڕاگررتنی ئۆپەراسیۆنی سەربازیەکان و پەرەسەندن لە ناوچەکەدا لەوانەش لوبناان. یعنی ئێستاکە تەماشاکەن دوایی لوبناان لە خۆ دەگرێت. ئەمە چێ دەڵێ؟ ئەمە جۆزێف عون دەڵێ، یەک لەو کەسانێک کە زۆر لە کەسایەتی حیزبوڵڵادا دژایەتی ئێرانی دەکەن. سەرۆک کۆماری لوبناانە
کەسێکی مەسیحیە و کەسێکە پەیوەندی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلەکان زۆر خۆشە. ئێستاکە ئەویش وەکو ئیماراتیەکان هاتوتە سەرخەتی ئێرانی، یعنی بە ئاشکرا پیرۆزبایی لە ئێرانیەکان دەکاڵێ کارێکی باشتان کرد کە لوبنانیش لە خۆی دەگرێت. پێشتر دەیگوت با ئێران کاری بە ئێمە نەبێ. وتیشی لوبنان بایەخ بەوە دەدات کە ئەم یادداشتنامەیە لەبارەی ڕێزگرتن لە تایبەتمەندی لوبنان لە خۆی گرتووە و جەختی کردەوە کە سەقامگیری لە لوبنان بەشێکی دانەبراوە لە هەوڵێکی جددی بۆ چەسپاندنی سەقامگیری لە ناوچەکە. حیزب اللهش بەیاننامەیەکی بڵاو کردەوە پێشوازی لە ڕێککەوتنەکە کرد، پیرۆزبایی لە ئێران کرد بۆ ئەوەی وەک دەستکەوتێکی گەورە بۆ دەستەبەرکردنی ئاگربەستێکی هەمەلایەنە لە هەموو بەرەکاندا لەوانەش لوبنان وەسفی کرد. گروپەکە یعنی حیزب الله هەروەها وتی دەبێت لوبنان سوودی باش لەم چەترە هەرێمی و نێودەوڵەتیە وەربگرێت بۆ بەدەستهێنانی سەروەری و ڕزگارکردنی خاکەکەی لە چوارچێوەی یەکڕێزی نیشتیمانیدا. ئیسرائیل کاتس وەزیری بەرگری ئیسرائیل ڕۆژی دووشەمە جەختی لەوە کردەوە کە هێزەکانی ئیسرائیل لەو زەویانە ناکشێنەوە کە لە لوبنان دەستیان بەسەردا گرتووە. کاتس لە بەیاننامەکەدا وتی سەرۆک وەزیران بنیامین نەتەنیاهۆ من سیاسەتێکی ڕوون پەیڕەو دەکەین لە کاتێکدا سوپا بۆ ماوەیەکی نادیار لە ناوچە ئەمنیەکانی لوبنان، سووریا و غەزە دەمێنێتەوە بۆ پاراستنی سنوورەکان و کۆمەڵگە ئیسرائیلەکان لە بەرامبەر توخمە جیهادیەکان. ئاماژەی بۆش کرد کە ناوچەکان لە دانیشتوانی ناوخۆ پاک دەکرێنەوە و هەموو ژێرخانە تیرۆریستیەکان تێک دەشکێنین. کاتس وتی هەڵوێستی ئیسرائیل بە بەرپرسیارانی ئەمریکا ڕاگەیاندەوە هۆشداریدا کە ئەگەر ئێران بەهۆی ڕووداوەکانی لوبنانەوە هێرش بکاتە سەر ئیسرائیل، ئێمە بە هەموو هێزێکمانەوە لێی دەدەین. باس لەوە دەکرێت کە بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیران ڕۆژی یەکشەمە دوێنێ بە ترامپی ڕاگەیاندووە کە ئیسرائیل خۆی بە پابند بە بڕگەکانی پەیویست بە لوبنان لە ڕێکەوتنە چاوەڕوان کراوەکەی ئەمریکا و ئێران نازانێت و لەو پێگانە ناکشێتەوە کە ئێستا لە ناو خاکی لوبناندا گرتوویەتی. و هێزەکانی ئیسرائیل بەردەوام دەبن لە ئۆپەراسیۆنە سەربازیەکان دژی حیزب الله بێگوێدانەی هەر لێک تێگەشتنێکی نێوان واشنگتن و تاران. ئەمەش بە پێ راپۆرتەکانی یەدعۆت ئاهرۆنۆس و معارید لەوێدا باس لەمانە کراوە. سێ بەرپرسی باڵای ئێران بەڵێنی تۆڵەستاندنەوەیان لە ئیسرائیل دوای هێرشەکەی بەیروت و دیاربوو ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران ئەمڕۆ ویانش دوێنێ یەکشەمە دەبوایە بکەوێتە مەترسیەوە دوای ئەوە ئیسرائیل گەڕەکێکی باشووری بەیروتی بردومان کرد. ڕاستی گەڕەکێکی شیعانشین هێرشەکە لە باڵەخانەیەکی نیشتە زێبوونی لە زاحیەی باشوور پێک هات، 3 کەسی سڤیلی کوشت، باوکێک دایکێک و کچەکەیان و کەسێکی 16 ساڵیشی بریندار کرد. ئەوە لە کاتێکدا ئیسرائیل وەکو هەموو جارێک دەگوت پێگەکانی حیزب الله بۆمبەباران کردووە، بەڵام تەماشا دەکەین ئەسڵ و ئەساسی یەک ئەندامی حیزب اللهش لەو هێرشەدا نەکوژراوە. ئەمەش بە پێی وەزارەتی تەندروستی لوبنان. 3 لە باڵاترین بەرپرسیارانی ئێران هۆشداریان لە وەڵامی توندا بوو دوێنێ. محەممەد باکر کالیباف سەرۆکی پەرلەمان و سەرۆکی دانوستانکار نووسیوێتی ئیسرائیل هەرگیز ناتوانێت هیچ بەشێکی تەوەرەی بەرگری یا مەحوەر مەقاوەمە گۆشەگیر بکات و لێی بدات و هۆشداریەکی ئیدیۆمی زیاد کرد کەواتای ئەوەیە تۆ جوڵەی خۆت کرد، ئێمەش بە هەمان شێوە وەڵامت دەدەینەوە. محەممەد باکر زۆڵقەدر سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایش نیشتیمانی ڕێگەیاند کە وەڵامی جەنگاوەرانی ئیسلام لە ڕێگادایە و لوبنانی بە خوێنی دەمارەکانمان ناوبرد و هۆشداریدا کە هەر بەزاندنێکی هێلی سوورەکانی ئێران قبول ناکرێت. لە کاتێکدا محەممەد موخبیر ڕاوێژکاری ڕێبەری باڵا و سەرۆکۆماری پێشووی بە وەکالەت شێوازی دیپلۆماسی ئەمریکای لەگەڵ
هێرشە ئیسرائیلیەکان بە دووبارە بووە و قبول نەکرا و ناوبردوون نووسی لە بەرگریکردن لە لوبنان هیچ چاوپۆشیەک لە کەس ناکەن. یعنی ئەمەتان بۆ باز دەکەم لەبەر ئەوەی دیارە ئەمە لەناو ئێرانیشدا بەتەنیا ئیسرائیل نییە کە دژایەتی ئەو ڕێکەوتنە دەکات، لەناو ئێرانیشدا گروپگەرێکان ڕێکەوتنەکەیان وەکو بڵێ قبول نییە، چەند توانایان هەیە لە دژی دەربکەون، ئەمە شتێکی دیکەیە. ترامپ بە ئاشکرا نەتەنیاهۆی بەهۆی هێرشەکەی سەر لوبنان سەرزەنش دەکات. ترامپ ڕۆژی یەکشەممە وتی هێرشێکی ئیسرائیل بۆ سەر لوبنان لەو ڕۆژەی ڕێکەوتنەکە لەگەڵ ئێران ڕاگەێنرا نەدەبوو ڕووی بدابە، بە تایبەتی لە ڕۆژێکی تایبەتدا کە ئێمە زۆر نزیکین لە ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ ئێران. ترامپ بە ئاکسیۆسی وتووە کە ڕاستەوخۆ ڕووبەڕووی بنیامین نەتەنیاهۆ بۆتەوە و وتویەتی بۆچی دەبوو ببیە هۆکاری هێرشێکی نەفرەتی و زۆر تووڕە بوو. ئەوە ترامپ بەخۆی بە ئاکسیۆسی گوتووە. هیچ توانایەکی بڕیاردانی نەفرەتی نییە وام بە نەتەنیاهۆ ڕاگەیان. ترامپ هەروەها بە فۆکس نیوسی وتووە کە بە نەتەنیاهۆی وتووە خەریکی فەزیحەیەکیت. یعنی بە ئاشکرا دیارەکە ترامپ جوێنی بە نەتەنیاهۆ داون، هەروەکو لە لێدوانەکانیشی داوتی ئەگەر من نەبم ئیسرائیل ناتوانێت 10 سەعات بەرگری بکە لە بەرامبەر ئێراندا. و ئاشڵێ داوام لە ئێران کردووە کە تۆڵە نەکاتەوە. دوێنێ زاتەن خۆی لە خۆیدا پاکستان و قەتەر و ئیماراتی خست بۆ سەرخەت بۆ ئەوەی ئێران تۆڵە نەکاتەوە. هەروەها چی ڕوویدا لەو ماوەیەدا؟ ڕۆژی شەممە کەشتێکی نەوت هەڵگری بەریتانیا لە نزیک عومان لێیدرا سووتێنرا و ئەمە کە نزیک 6 میل نزیکی گەروی هورموز بوو. هەتا وەکو ئێستا دیار نییە ئەمە چێ ئەنجامی داوە، ئایا ئێرانیەکان ئەنجامی داوە یان نا. ئەمانە کۆمەڵێک بابەت بوون ئەمڕۆکە ویستم باسی بکەم هاوڕێیان لە لوبنان. کارەسات لە دوای کارەسات بەردەوامە، ژمارەی کوژراوەکان خۆی نزیکی 4,000 دەکا و بریندارەکان 11,500 کەسی تێپەڕاندووە. لە ئەمەش بەتەنیا لە هێرشەکانی دوای ئازارەوە هەتا ڕۆژی ئەمڕۆمان لە سەراسەری باشووری لوبنان هێرش بەردەوامن و حیزبوڵڵاش وەڵامی هێرشەکان دەداتەوە. بەڵام ئیسرائیل بە ئاشکرا خەڵکانی سیڤیل دەکاتە ئامانج و دیارە حەقیقەت بووێ ئەگەر حیزبوڵڵا بتوانێت باوەڕ ناکەم دەست لە سڤیلەکانی ئیسرائیل زۆر بپارێزێ. بەڵام ئێمە دەبینین نە حیزبوڵڵا نە حەماس نە هەرچەندە حەماس من 100% بە بزوتنەوەیەکی تیرۆریستی دەزانم لە هەموو بوارەکاندا. حیزبوڵڵا هەندێک بەدیقەتترە لە کوشتنی خەڵکی سڤیل و دیارە دەست ناپارێزی لە ژن و منداڵی بەرپرسیارانی ئەسکەری هەتاوەکو بۆی بکرێ. بەڵام هەندێک بەدیقەتترە لە هێرشەکانی. بەڵام هەتاوەکو ئێستا نە ئێران و نە حیزبوڵڵا و نە حەماس ڕاستی بەو شێوەیە جینۆسایدیان نەکردووە. ئەوە ئیسرائیل دێکا بە ئاشکرا جینۆساید، یعنی بە ئاشکرا تەماشاکە وەزیری بەرگری بە ئاشکراڵێ ناوچەکە چۆڵ دەکەین، یعنی ناوچەیەک چۆڵکردن خۆی لە خۆیدا یەک ئەوە جینۆسایدە. خۆ جینۆساید بەتەنیا کوشتن نییە، خەڵک بە زۆر لە ماڵە لە ماڵ دەرکەی ئەوە جینۆسایدە. ئەمڕۆکەش ئەم زۆرە شتانە بەردەوام بوون. بۆ نمونە درۆنێکی ئیسرائیلی ئەمڕۆکە ئۆتۆمبیلێکی لە کەفر تەبنیت لە باشووری لوبنان پێکا و کەسێکی کوشت.
هادی حوتەیت ڕۆژنامە نووسێکی پرێس تیڤی کە لە کەفر تەبنیت لە باشووری لوبناان بریندار بوو دوای ئەوەی تۆپبارانی ئیسرائیل لە ناوچەکە دەستی پێکرد و لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئیسرائیل لە نەخۆشخانەیەکی باشووری لوبنانی دیسا بردومان کرد کە نەخۆشخانەیەکە بە تەنیا تایبەتە بۆ ئەو نەخۆشانەی کە نەخۆشی کانسێریان هەیە سەرەتانیان هەیە. بەگشتی لە لوبناان شەڕ و پێکدەدانەکان بەردەوام دەکات چەند کۆمەڵێک بابەتن ئەوڕۆکە ئەتوانین چەندین هەواڵی لەسەر باس بکەین بەڵام ئەوەی لێرەدا گرنگە ئەمە نییە ئەوەی لێرەدا گرنگە ئەم جۆرە ئاگربەستە کە یعنی ڕۆژی هەینی دەبێ ئیمزا بکرێ وا دیارە هەتا ئیمزاش نەکرێ بەڕاستی من بخۆم باوەڕی پێ ناکەم ئەو ئاگربەستە کە ڕۆژی هەینی ئەنجام دەدرێت لە ماوەی ئەو 6 ڕۆژەدا کاریگەریەکی چۆن فعلی لەسەر لوبناان دەبێ ئەمەیان ئەو کاتە زیاتر دەبینین بەڵام ئەوەی ئەمڕۆکە لە ڕۆژانەدا دەیبینین لە جەلیلی ڕۆژئاوا نزیک سنووری لوبناان واتە لەناو خۆی ئیسرائیل تەماشا دەکەین بەردەوامە لە هێرشکردن و درۆنی خۆکوش FPV کە زۆر بە کاریگەرە بۆ سەرپێگە سەربازیەکان و ئۆتۆمبیل و زری پۆشەکانی ئیسرائیلی زۆر بێتام ناچار کردووە چونکە ئەم جۆرە درۆنە زۆر بە زەحمەت لایەن ڕادارەکان دەدۆزرێتەوە و ئەمە سەرئێشێکی زۆر گەورەیە زۆر هەوڵەدەن چارەسەرێکی لە بۆ بدۆزنەوە بەڵام هەتاوە بێتە چارەسەرێکی پراکتیکیانە لە ئارەدانیە لە ماوەی 24 کات ژمێری ڕابردوودا 7 فەڵەستینی کوژران 6 کەس لە هێرشە نوێیەکەدا یەکێکیشیان لەژێر دار و پەرد و دەرهێنراوەکاندا مرد و 6 کەسیش لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە بریندار بوون و ژمارەی جینۆساید کراوانی غەزە ئێستاکە خۆی لە نزیکەی 74,000 کەس دەدا 74,000 کەس و 173,252 کەسیش بریندارن و ئەمە بەڕاستی چارەسەرێکی چۆنی بۆ دەدۆزرێتەوە کێشەیەکی زۆر گەورەیە تاوەکو ئێستا نازانین بەرەو کوێ دەچێ دەمانەوێت بگەڕێنەوە سەرەتای بابەتەکانمان و هەڵسەنگاندنێکی کورت لەسەر بابەتەکە بکەین سەرەتا زۆر کەس گلەیی دەکەن و یانیش گلەییان کردووە هەندێکیان بە پریڤات نامایە دەنێرن ئەڵێن کاکە ئەتۆ بۆ بەردەوام ئەڵێ ئەمریکا شکستی خوارد ئیسرائیل شکستی خوارد ئەوە نییە سەرۆکە تیرۆریستەکەیان کوشت ئەوە نییە پچل کەسیان لەگەڵ کوشت زۆر جار پێیان دەڵێم کە بەپێی مرۆڤ دەبێت بەپێی زانستی سیاست قسە بکە لە زانستی سیاستدا لە شەڕ چێ براوێ و چێ سەرکەوتووە پەیوانەکە کوشتن نییە پەیوانەکە خراپکردن نییە پەیوانەکە ئەوە نیە چێ تەقی زیاتر کردووە چێ زیاتر وێرانی کردووە پەیوانەکە ئەوەیە هۆکارەکانی هەڵگیرساندنی شەڕ چی بوون و کامیان ئێستا کە جێبەجێ کراون ئێستا کە تەماشا دەکەی هیچیان ئەمانە جێبەجێ نەکراوە هیچیان ئەمانە جێبەجێ نەکراون چونکە ئەمریکا ئیسرائیل ئەمریکای ڕازی کردبوو بەڕێوەبەرایەتی نەتەنیاهۆ ڕاستتر وایە بڵێن لۆبی ئیسرائیلی دۆناڵد ترامپ و ئیدارەکەی ڕازی کردبوو و یانیش باوەڕی پێهێنا بوو
چ پێویستەکە لەگەڵ ئێراندا بنیشۆ ڕێککەوتنێک ساز بکەی خۆی لە خۆیدا ئێمە هێرشێک بکەین خامینەی دەور و بەرانی بکوژین ئەمە کۆماری ئیسلامی ئێران دەڕوخێ کوردەکان لە سەروەوە عەجەمەکان لە ڕۆژئاواوە عەرەبەکان لە باشوورەوە بەو شێوەیە بەڵوچەکان لە سنووری پاکستانەوە بەو شێوەیە ئێران دەڕوخێ و تەخت دەبێ و 4 ڕۆژ ناخاین بەڵام تەماشامان کرد ئەمەیان بە هیچ شێوەیەک نەبوو بە پێچەوانە دوای 2 سەعات ئێران توانی هێزی ڕەدعی خۆی نیشان بدە و بەشێکی زۆری شارەکانی ئیسرائیل وێران بکە بێگومان ئیسرائیل تایبەتمەندێکی هەیە لایەنێکی ئەرێنی هەیە کە 56 ساڵ زیاترە لە هەموو شارەکاندا لە هەموو گەڕەکاندا تونێلی زۆر قوڵ و باشان ئەو تونێلانە لە کۆنکرێت دروستکراون خەڵکەکە لە ماوەی 3 دقە 4 دقە زۆر 5 دقە بە شەو بەیان بە ڕۆژ بێ دەتوانن بستنە ناو تونێلەکاندا ئەمە خەڵکی یعنی ژمارەی کوژرا و کەم دەکاتەوە و یانیش دەیخاتە ئاستێکی زۆر کەم بەڵام ئەمە بەس نییە حەماس حیزبوڵڵا ئێران و هەموو محوەری مقاومە توانی لە ماوەی ئەو 3-4 ساڵەدا توانی ئەو خودایەی کە ئیسرائیل سازی کردبوو گوایە بە هیچ شێوەیەک هیچ موشکێک ڕۆژێک هیچ تۆپێک هیچ گولەیەک بەسەر ئاسمانی ئیسرائیل تێناپەڕێ ئەمەی بەڵێ ئەو خودایی ئیسرائیلی هێنایە خوارەوە جگە لە ڕژێم چێنج ئامانجی دیکە چ بوو ئێران وەکو ڤێنزوێلا لێ بکە یعنی حکوومەتێک دروستکە بە ئارەزووی خۆی لەژێر خزمەت و ئەمریکا دابێ ئەمریکا چیوت چۆن ئەمری پێکرد بەو شێوێ بجوورێتەوە ئایا ئێستا ئێوە بە خۆتان شتێکی وا دەبینن تەنانەت لە دوای ڕێککەوتنەکەشدا نەخێر شتێکی وا لە ئارادا نامینێ لە هەمان کاتدا موشەکەکان ئەو موشەکانە ئێستاکە لە ناو بەندەکانی گفتوگۆدا لەوانش لە ناو بەندەکانی ڕێککەوتندا موشک هەیە نییە ڕژێم چێنج هەیە نییە هیچ مەسەلەیەک لەو مەسەلانەی کە ئەمریکا ئامانجی بوون نیانە بەتەنیا مەسەلەی نوکلەری ماوە لە مەسەلەی نوکلەریدا شتێکەیە ئێمە دەبێ واقعی بین بیزانی بین ئێران کۆریای باکوور نییە کۆریای باکوور ئێمە هەمومان دەزانین دوو زلهێزی گەورەی جیهان لە تەنشتی بوون تاوەکو توانی ببێتە خاوەنی چەکی نوکلەری و هیچ وڵاتێکی دراوسەی کۆریای باکوور نەبوو بتوانێ هێزێکی تەحەدیکار بێ لە بەرامبەر کۆریای باکوور ئەمریکا زۆر لەوێ دوور بوو و ئەو وڵاتانە بە خۆیان پشگیریان کرد ئێران هیچ وڵاتێک پشگیری ناکا بەوەی ببێتە خاوەنی چەکی نوکلەری ئەڵێ هیچ وڵاتێک و دەوروبەرەکانی ئێران هەر هەمویان لە ئێران دەترسن ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی زۆر حساسە و کۆریای باکوور نییە دەریای پاسیفیک نییە هێزێک لەوێ ببێتە خاوەن چەکی نوکلەری و بەواتای ئەوە دێ کە هەمویان ببنە خاوەنی چەکی نوکلەری لەناودا عێراق تورکیا و سعودیا و ئەو کاتە کێشەیەکی زۆر گەورە هەم لە بۆ هاوپەیمانانی ئەمریکا دروست دەبێت لە سەروی هەمووشیانەوە ئیسرائیل پاشان لەو وڵاتانەدا ئارامی و ئیستیقرار نییە ئارامی و ئیستیقرار بە هیچ شێوەیەک نییە لە کاتی هەر گۆڕینی ڕژێمێکدا شۆڕشێکدا ئەگەری زۆرە ئەو چەکە نوکلەریانە ئەو بۆمبە نوکلەریانە بکەونە دەست هێزێکی کۆنتڕۆڵ نەکراودا خاڵێکی دیکە بە وابزانام خاڵی چوارەمە دەبێ ئاماژەی پێ بکەم ئەگەر لە هەڵومەرجێکی وادا ئەتۆ بتەوێ چەکی نوکلەری دروستکردن لە هەڵومەرجێکی کە ئێستا ئێران تێدایە لەو ناوچەیدا دەبێت پەیوەندیت لەگەڵ دەوروبەرەکەت خۆش بێ و دەبێ ئەتۆ متمانە بە دەوروبەرەکە بدەیت کە ئەتۆ چەکی نوکلەری بەکار ناهێنی و لە بەرامبەر ئەوان بەکاری ناهێنی
بەڵام تەماشا دەکەین ئێران لەگەڵ هەموو دەوروبەرەکەی تا ڕادێک بە کێشەیە لێرەدا ناڵێن حەقا ناحەقا ئەمە باس ناکەین چیان حەقە و چیان ناحەق نییە ئەمە سیاسەتە حەق و ناحەقی تێدا نییە بەڵام تەماشا دەکەین تاقە وڵاتێک کە کێشەی زۆر لەگەڵ ئێران نییە پاکستانە و ئەوەی پاکستان و ئێرانیش کۆ دەکاتەوە یەک نەوتە دوو سنوورە سێ ترسە لە ئیسرائیل لە حاڵەتی ئێستادا ئەگەرنا ئەمانەش ڕەقیبن بەڵام پاکستان لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سامانە ژێرزەویەکاندا ناتوانانی شان لە شانی ئێران بدە ئەوێ مەسەلەکە بەڵام ئێران لەگەڵ ئەفغانستانی تالیبان ئەفغانستانی پێشوش کێشەی هەیە لەگەڵ تورکیا ڕقابەتی هەیە لەگەڵ عێراق دیار نییە لەگەڵ وڵاتانی کەنداویش لەگەڵ هەر هەمویان کێشەی هەیە وە گەورەترین کێشەشی لەگەڵ ئیسرائیل هەیە لەگەڵ ئەزەربایجان کێشەی هەیە وانە لەو حاڵەتەدا زۆر زەحمەتە ئێران ببێتە خاوەنی چەکی نوکلێری ئێرانیەکان بەگشتی هیچ بڕیارێکیان نییە بەڕای من بۆ ئەوەی بۆمبی نوکلێری دروست بکەن بەڵام ئێرانیەکان دەیان هەوێ پیشەسازی نوکلێریان لەدەست دابێ بۆ ئەوەی کارتێکی تەحەدیان لەدەست دابێ کارتی تەحەدی جیاوازە لەوەی کە بۆمبی نوکلێریت لەدەست دابێ وەکو تەحەدی بەکاربێنی وەکو هێزی ڕەدع بەکاربێنی هێزی ڕەدعی ئێران ئێستاکە بۆمبی نوکلێری نییە هێزی ڕەدعی ئێران ئێستاکە دوشت یەک موشەکە بالیستیکیەکانیتی کە لە ناوڕێکەتنەکەدانە دوو گەروی هورموزە چونکە گەروی هورموز بەقەت چەند بۆمبێک کار دەکە ئەتۆ بۆمب بەکاربێنی لە بەرامبەر ئیسرائیلش بەکاردێنی کارتی بۆمب ڕابکێشی ئەویش کارتی بۆمب ڕادەکێشی ئەمریکاش بە هەمان شێوە رووسیا بە هەمان شێوە وانە بەڵام لە هورموز ئەتۆ ئەتوانی بڵێ ئامان دەکەوێتە سنوورە ئاویەکانی من ڕێگا نادەم تا چی دەکاتن یانی چێ دێ ئەو ناوچێ ئەو سەحرای داگیر دەکات ئەوە داگیری کرد چەند ڕۆژ داگیری دەکات چەند ڕۆژ تێدا دەمێنێتەوە چەند دەتوانێت تێدا بمێنێتەوە ئەمانە هەمویان پرسیاری بێ وەڵام لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئێرانیەکان ڕەنگ بێ ئەم بابەتە وەکو هێزی ڕەدع لە مودووە بەکاربێنن نەوەکو بۆمبی نوکلێری بەڵکو یەک موشەکە بالیستیکیەکانی ئەو موشەکانە ڕنگ بێ لە ئایندەدا لە ئێستاش ڕنگ بێ هەیان بێ موشەکی کیشوریان هەبێ زۆر کەس باز دەکات کە ئێران هەیەی جارێ بەکاری ناهێنێت جارێ دەری ناهێنێ و یانیش پێ نەگەشتووە بە تەواوەتی کاتی هاتووە و لە هەمان کاتدا کارتی گەروی هورموز گەروی هورموز لە ناو گفتوگۆکاندایە و یەک لە مەرجی گفتوگۆکان وانش نەک مەرج داواکاریەکانی ئەمریکا ئەوەیە کە دەبێ بەلاژ بێ ئێرانیش ئەڵێ لەژێر کۆنتڕۆلی من دابێ لێرەدا ئێرانیەکان شتێک زیادەڕەوی دەکەن و کە سەرەتاش باسم کرد وەکو مەسەلەی پارەدان و پارە نەدان شتێکی وە لە ئارادانیە ئەو هاوڕێنەی لەسەر فێسبوکن بە تەواوەتی نێنە دەرەوە لەسەر فێسبوک پەخشەکە نامێنێت تکایە وەرنە سەر کەناڵی یوتیوب لەسەر یوتیوب بنووسە هیوا خوشناو وەرنە سەر کەناڵەکەی من و کەناڵەکە سوبسکرایب بکەن چیتر لەسەر فێسبوک تەماشاوان مەکەن لەسەر ئیکسیش وەرنە دەرەوە تکایە بەڵێ ئێستاکە لە بۆ هورموز ئەو فۆرمەی کە لە مشکی ئێرانیەکاندایە چییە ئێمە گەروی هورموز دەپارێزین یعنی ئێرانیەکان بە ئاشکرا لە گفتوگۆکاندا ڕنگ بێ لە مەودووە نەڵێن ئێمە لە هورموز هەر کەسێک تێپەڕی پارەی لێوەردەگرین بەڵکو ئەڵێن گەروی هورموز دەکەوێتە سنووری ئاوی ئێمە بەپێی هەموو مافە نێودەوڵەتیەکاندا ئێمە ئەو مافەمان هەیە کە گەروەکە بپارێزین هاتوچۆیەکە ئێمە ڕێکی بخەین لەبەر ئەوەی ئێمە گەروەکە دەپارێزین هاتوچۆیەکە ڕێک دەخەین و ئێمە بۆمان هەیە بەشێک لە مەسرەفی ئەوانەی ئەو گروپانەی کە ئەو گروپە ئێرانیانەی کە دوورگەکە دەپارێزن ڕێکی دەخەن بەشێک لە مەسرەفی لە هاتوچۆی کەشتەکاندا وەربگرین
لەو چوارچێوێدا ئێرانیەکان دەیانەوێ فۆرمێکی وا وەربگرن بەڵام بەگشتی ئەوەی دیکە بەڕای من ئەوەی دیکە سیناریویە ئێستاکە لەسەر ئەوە دەمینێتەوە ئیسرائیل بەتەنیا چی دەکات وەکو باسم کرد مەسەلەی بۆمبی نوکلەری دەبێ ئێران چارەسەریەکی لە بۆ بدۆزێتەوە ئێران ئامادەیە چونکە ئێران لە سەردەمی ئۆباماشدا ئامادە بوو و لە بەرامبەر ئەمەدا ئامادەکاتە کارتێک بۆ ئەوەی تەواوی ئابلۆقە ئابووریەکان ئەوروپا و ئەمریکا و هەموو جیهان لەسەر ئێران هەڵبگیرن لە بەرامبەر ئەوەدا سازش لەسەر بەرنامەی نوکلەری دەکا بەڵام ئایا هیچ بەرنامەیەکی نوکلەری سڤیلی نامێنێ ئەمەیان دیار نییە و زەحمەتیشە بەگشتی ئەتوانم وا بڵێم بەگشتی بەڵێ ئەتوانین بڵێن ئەمەیە دەبێت چاوەڕێ بکەینە تا ڕۆژی هەینی لە ڕۆژی هەینی بەدواوە دەبێت چاودێری ڕۆژانە چاودێری گفت و گۆکان بکەین و سەرنجڕاکێشە کە ئیمزاکە لە سوئیس ئەکرێ لە سوئیس کاتێک ئیمزاکرا خۆی لە خۆیدا مەشروعیەتێکی نێودەوڵەتی بەخوێوە دەبینێ و ئێرانیەکانیش لە یەکێک لە بەندەکاندا باز دەکەن کە دەبێ دوجار ئەو ڕێککەوتنە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتوەکان ئیمزا بکرێ یعنی بۆ ئەوەی ئەو ڕژێمە گۆڕا ڕژێمێکی دیکە هات ڕژێمێکی ئولترازایۆنیستی هات ئەمجارە جارێکی تر ئەم ڕێککەوتنە نەتوانێت هەڵوە شنیتەوە بەگشتی ئەمەیە و ئەمە دەبێت چاودێری بکەین لە ئایندەدا کە بەرە و کوێ دەچێ کاردۆ عەزیز پرسیارێکی کردووە نازانم لێرە ماوە یان نا پرسیارەکەی دیارە لەسەر فێسبوک کردووە ئایا ئێرانیان پێویستە بۆ باڵانسی نێوان شیعە و سوننەوە مەشغولیان بکەن بەیەکەوە مەبستی مەشغولیان بکەن بەیەکەوە لە مەشغولکردن زیاتر ئەو بۆچوونێکی منطقیە لە بەرامبەر هێزێکی وەها گەورەی سوننە نابێ بێ ڕکەبەر بمێنێتەوە و دەبێ ڕکەبەرێکی هەبێ ئەو ڕکەبەرەش ئێرانە و شیعەیە و بەرەی شیعەیە نیتر ئێستاکە دەیانەوێت لەگەڵ ئەو بەرەیە کاری بکەن پێشتر هەموو ئامانجەکانیان 50 ساڵ ڕووخاندنی ئەو بەرەیە بەڵام وا دیێرە ڕووخاندنی ئەو بەرەیە بە هیچ شێوەیەک کارێکی زۆر ئاسان نییە کارێکی زۆر ئاسانیش نابێ دەبێ لەگەڵی بگونجێن بەگشتی من لە بەرنامەکانی پێشوودا گوتومە ئێران هەوڵ ئەدا لە بواری ئابووریدا لە بواری پیشەسازیدا و لە بواری وزەدا لە ئایندەدا ببێتە وڵاتێکی پێشەنگ زۆر بەکاریگەر زۆر گەورە بەو شێوەیە ئێران چەند ئامانجێک دەپێکێنێ یەک لەمانە لە ناوخۆ ڕێگا لە ناڕازیبوونی خەڵک دەگرێ دوو ئەلیتی سیاسی و عسکەری ئێران کە مۆنۆپۆلی ئابووریەکەی هەیە دەستی دەکرێتەوە بۆ ئەوەی بازرگانی بەو پارێ و بەو ئابووریەدا بکە و لە هەمان کاتدا بازاڕی جیهان بەرەو ڕووی ئێران بکرێتەوە ئەمە داخوازیە گەورەکانی ئێرانن و لەو بارەوە پێم وایە ئێرانیەکان یەک لە ئامانجە گەورەکانیان ئەوەیە لە بۆ هەندێک کارتەکانی دیکە زیاتر وەکو کارت بەکاردێنن ئامادەن سازشی لەگەڵ بکەن بەگشتی بە کورتی جاری یەکەمە لە مێژووی نزیکدا ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانیەکانی بڵێن ئێمە فلان وڵات دەڕوخێنین ڕژێم چێنجی دەکەن و بۆیان ناکری دوای سەد و قسوور ڕۆژ بۆیان نەکراوە چەندین جار هەوڵیاندا بۆەوەی ئاگر بەست بکەن و هەر هێرشێک لەلایەن ئەمریکا کرا
وەڵامی درایەوە هەر هێرشێک لەلایەن ئیسرائیل کرا وەڵامی درایەوە وەکو تریش سیاست بە غەریزەی مەزهەبی و بە غەریزەی نەتەوە پەرستی و بە خەیاڵ پڵاوی نابێ سیاست لەسەر بنەمای واقع دەکرێت و ئێران یەک لەو دەوڵەتانەیە کە هەتا وەکو ئێستا لە مێژوودا یەک لەو دەوڵەتانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەڵنەوەشاوەتەوە یەک تاقە دەوڵەتە کە هەڵنەوەشاوەتەوە ئەوە زۆر زۆر گرنگە مرۆڤ باسی لێوە بکە ئەمە نە لایەنگریبوونی کۆماری ئیسلامیە کۆماری ئیسلامی خۆی تەمەنەکەی چ و قسوور سارە کاکە ئێمە باسی مێژووی ئێران دەکەین ئەمانە لایەنگریبوونە بووی ئەمە بەڵکو واقعیەتێکە لەسەر بنەمای ئەو واقعیەتە ئەتۆ دەبێ سیاست بکەی لەگەڵ ئەو واقعە و ئەو واقعە پێشتریش واقع بوو تەمەنی کۆماری ئیسلامی ساڵێک نەبوو هێشتا ئەمریکا و ئەوروپا و هەموو وڵاتانی عەرەبی و ئیسلامی سووریای لێ دەرخە هەر هەمویان هاوکاری سەددامیان کرد حتا رووسیاش لەناودا هاوکاری سەددامیان کرد بۆ ئەوەی ئێران بڕوخێنێ مجاهدین و حیزبی دیموکرات و کۆمەڵە و هەر هەموو ئەمانەش ئەو گروپە چەکداریە گەورانەی ناوخۆ هەر هەمیان لەگەڵ سەددامدا بوون وانە ئێرانیان بۆ ڕووخا نەخێر ئێرانیان بۆ نەڕووخا کە تەمەنی بەکوتم کەمتر بوو لە ساڵێ ئایا ئێستاکە بەو شێوەیە ئێران دەڕوخێ نەخێر ناڕوخێ ئێران بەو شێوەیە ناڕوخێ بەڵام ئەگەری زۆرە ئێران لە ناوخۆدا ڕوبڕووی گۆڕانکاری بێتەوە و هەموو ئەو خەڵکانەی ناڕازینە بە پێی ئەوە دەبێ سیاستێک ئەنجام بدەن سیاست بەتەنیا بە تووڕەیی و هەڵچوون و هەڵپەرستی مەزهەبی و ئەتنیکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەو ڕۆماندا ناکرێ و بە کورتی دواوتم بێ بە ئەمە من ئەمڕۆ لە بەرنمەیەکم سازدا لەسەر گۆڕانکاری لە ئەو سەدەیەدا سەردەمی شۆڕش واتە بەمانا لە ناوبردننی هەموو شتێک و دوای ئەوە دروستکردنەوەی لە عارەدا نەماوە لەی شوێنێکدا نەماوە یعنی حتا لە ناوخۆشدا ئەوە نەماوە لە دەرەوەشدا ئەوە کەم بووە نەماوە ئەو دەرفەتە نەماوە بە تایبەتیش ئەو دەرفەتە ئەمڕۆکە دەبینین لە کەسایەتی ئێراندا لە دەست ئەمریکاش دەرهاتووە ئیتر ئەمریکا ئەو هێزە نییە بتوانێ بە ئارەزوی خۆی لە جیهاندا هەر دەوڵەتێک ویستی شکستی پێبێنێ لە بۆ هەندێک قۆناغێکی نوێیە لە جیهاندا دەست پێ دەکا قۆناغێکی مێژوویە و لەسەر ئەوە دەمینێتەوە لە جەنگی دیپلۆماسیدا کامل لایەن دەباتەوە بەڵام ئەمریکیەکان ئیسرائیلیەکان خۆیان بەخۆیان باوەڕیان بەخۆیان نەبوو کە پێشتر جەنگی دیپلۆماسی بکەن چونکە پێشتر دیپلۆماسی هەبوو لەسەر مێزی دانیشتندا لەسەر مێزی گفتوگۆدا ئەوان لە ئێرانیاندا لە بۆ چ لە ئێرانیاندا لەبەرەوەی ترامپ ئاشکرا ئاخر ڕۆژوتی ئێرانیەکان زۆر زۆر زیرەکن لەسەر مێزی گوتوبێژی و مفاوەزاتدا ئایا ئێستاکە لە دوای ئەم شەڕە سەر دەکەون بەڕای من زۆر زۆر زەحمەتە بەڵام بە هەر حاڵ دەبێ ئێمە بچوی خۆمان ئەو شتانە بینین زۆر زۆر سپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەمووتان هەر بژین شاد و بەختەوەر بن تکایە چیتر لەسەر فێسبوک تەماشای کەناڵەکەمان مەکەن هەوڵ بدەن لە کەناڵی یوتیوبدا چاودێریمان بکەن باشتر دەبێ هەم لە بۆ من هەم لە بۆ ئێوە سەرێشەکەی کەمترە هەر بژین کاتێکی خۆش زۆر زۆر سوپاس ئەگەر کەسێک بە پرسیارەکانی ڕانەگەشت و پرسیارێکی هەیە دەتوانن لە دوای لایفەکەدا لە بەشی چاتی کەناڵی یوتیوبدا پرسیارەکانتان بنووسن هەر بژین